کوردستان و ساڵانێکی زۆر و ئەزمونێکی زۆری هەیە لە بواری تەندروستی و خزمەتێکی زۆری بە خەڵکی کوردستان بەگشتی و نەخۆشەکان کردو بە تایبەتی. جا ئەمڕۆ ئەمانەی ئەوە بزانین بەپێی ئەو ئەزمونی کە هەیەی بەپێی ئەو بەرکەوتنە زۆری کە هەیە بۆ لەگەڵ خەڵکی کوردستان و لەگەڵ نەخۆشەکان بە تایبەتی لەگەڵ ئەو گرفتە تەندروستیانی کە ئەم بەرکەوتنی هەبوو لەگەڵ یانەوە هاوڵاتیان چوونەتە لای نەخۆشەکان چوونەتە لای بزانین هۆکاری تەندروستی مرۆڤ بۆچی دەگەڕێتەوە، هۆکاری تەمەندرێژی بۆچی دەگەڕێتەوە و بە پێچەوانەشەوە هۆکاری ناتەندروستی و تەمەند کورتی مرۆڤ بۆچی دەگەڕێتەوە. با بچینە لای میوانەکە دەستەکەین با گفتوگۆکانمان. دکتۆر تایر بانیت باش سەرچاوەکانم تەندروستیتان چۆنە؟ باشی یاخوا باش دکتۆر ڕێبین لە فیچەرەکە دەڵێت کە هەورامیەکان تەمەنیان درێژە جا ئەڵێ کە ئەڵێ هەورامیەکان بۆ مانایی کە هەموو هەورامیەکان یاخود ئەوانی کە لە هەورامان نیشتەجێن لەوێ دەژین یان ئەوە تا هەورامیەکان بەگشتی وەکو بۆ ماوەیەک و ڕەچەڵک بەزۆری ئەوانەی لە هەورامان ئەژین ئەوانی کە لە هەورامان بەڵێ ئەژیان خۆی ئێستا تقریبا دوای ڕاگواستنی هەورامان و دوای ئەوەی کە کۆمەڵگا بە زۆرە ملەکان دروست کران و ئەمانە هەورامانی عێراق تقریبا کەلتوروشتەکەی ئەگەر مابێت زۆر کەمی ماوە ئێستا لە هەورامانی عێراقا بەڵام لە هەورامانی ڕۆژهەڵاتە یعنی هەمووی ماوە وەکو خۆی ئەوان هەر تەمەنیان درێژێت تۆ بڕۆ بۆ سەر قەبرانەکەیان کێلەکان بخوێنەرەوە کەمیان هەیە لە 90 ساڵ کەمتر بێ هەمووی لەنەوە بەرەو ژوورە ئێتر لەنەوە 120 ئەمانە وتیشی لە بۆ ئێستا 95 ساڵمان هەیە ئێستا هەیە ئێستا ئەمانە هەیە ئەمانە حەقیقەتەن ئەمانە ئەوانن کە کۆنەکان ماونەتەوە یاری ئێستاش ماونەتەوە و دوای ڕاپەڕینیش خەڵک هەیە ڕۆشتەوە بۆ هەورامان لەوێ نیشتەجێ بۆتەوە عینەن عادات و تەقالید و شتەکانی هەیە هەرچەند بەعزی شت هەیە گۆڕاوە یعنی ئەویش یەکێ لەوانە وەختی خۆی هەورامان ڕاستە شوێنەکەی ئیشکردن بوو خەڵک زووەڵەسا لە باتی ئیشێ سێ شوار ئیشی یەکرد بەیانیتانی وەڕۆ دوکانی هەبوو نیوەڕۆ باغداریە کرد تا ئێوارە شەویش لە ماڵەوە یا کلاشی ئەشنی یا کلاشی ئەکرد بەنسبەت ئافرەتوەمانەشەوە یا تەشی ئەڕێز یا هەر کلاشیشی ئەشنی و بعد ئیشێکی تر وەکو ئاسنگەری و ژۆڵایی و ئەمانە هەر هەمووی یعنی هەبووە لە هەورامان مەزدەری زۆربەی چەقۆ و مەوادی ئەوەلی و لە پێڵاوە بگرە تا ژێری هەموو کوردستان بۆ وەختە بەڵام لەگەڵ ئەوە شاخواردنەکەی خواردنی خۆجێیی بووە یعنی خواردنی ئەوەی نەبووە لە دەرەوە بیهێنی وەکو ئێستا تۆ لە توور و پیازەوە بگرە هەتا وەکۆگاتە نان و برنج و ئەمانە هەمووی تۆ لە دەرەوە بینی ئەو وەختا هەمووی هاوردە بۆ زۆر بە دەگمەن هاوردە بووە دەگمەن وەکو سابوون هەمووی بەرهەمی خۆماڵی بووە هیچی مەوادی کیمیایی پێوە نەکراوە هیچی پەینی کیمیایی پێوە نەکراوە هیچی ئەو دژە مێروانەی کە هەیە ئەو دەرمانانە بۆ لە ناوبردی مێرو ئەمانە پێوە نەکراوە مەسەن تۆ بڕۆ بۆ ئێستاشی لەگەڵا بێ بڕۆ بۆ ئەوەی کە داری قۆخێک لە هەورامان ئەگەر 200 قۆخی پێوە بێت 200 قۆخەکە لەوانەیە بەلایەنی کەمەوە 80 بۆ 100یان کرم تێیا بێ یا هەڵوژە بەڵام تۆ بڕۆ لە بازارە بەلۆری و بە تڕێلە ئەم هەموو میوەیە یەک میوە نبینی کرمێکی تیاابێ خۆ دڵە خۆشەکە ئەگەر کرمی تێدا بێت تەندروسترە من بەڕای خۆم بە کرمەکەەوە بیخۆی باشترە تا ئەو بێکرمەی بازار ئەم هیچی پێوە نیە مەوادی کیمیایی پێوتێ ئۆرگانیک ئەویتر هەمووی مەوادی کیمیاوی خۆ لە ئەوروپا شەوانەی کە مەوادی کیمیاویان پێوەیە زۆر هەرزانن ئەوانەی کە مەوادی کیمیاویان پێوێنێ زۆر گرانن 20 قات گرانترن بە ماوەیەکی کەم بەرهەمێکی زۆر ماوەیەکی کەم بەرهەمێکی زۆر بەس ئەویتر بەرهەمەکەی کەمە بەڵام هیچی پێوە نیە و تامەکەشینەوەیەکی ترە جا دکتۆرانن هەورامەکان زیرێکیشن ینی ئەمە قسەیەکە زۆر باسەکرێن لە ناو هاوڵاتیانە کە دەڵێن هەورامەکان زیرێکیشن ئەمەش هەر هۆکارەکەی بۆ ئەم بابەتانە گەڕێتەوە خاڵانی کە سەختی ژیان وای کردووە تۆ بیر لەوە بکەیتەوە کە دائمە ئەبێ لە ئیشێ زیاتر بزانین یعنی من کە وەختی خۆی لە تێوەڵە بووم کلاشم ئەزانی بشنم کلاشم چنیوە یعنی خەیاتیم ئەزانی بکەم باغداریم ئەتوانی بکەم یعنی ئەمانم هەموو ئەکرد پێشی کە بچیتە بواری پزیشکیەوە یان لەگەڵ ئەوەشە
سەرەتایی بووم ئەیشی لەسەر خۆ من بە پزیشکی لەدایک دروستە نامە بەسمەوەی لەگەڵ ئەوەی کە بوویتە پزیشک دوای ئەوە نا دوای ئەوەی تر نتوانم ئەم کارانەوە مەزانی یعنی کڵاشە مەتوانی بچنم مەسەلەن ئەمزانی وەچنیشمە خەیاتی مەتوانی بکەم مەسەن باغداری مەتوانی بکەم ئەمانە ئەتوانم بکەم بەڵام ئێتر دوایەوە کە بووم بە پزیش یانەوە وەختی خۆی لایەکی ترەوانێ بە جۆرێکی ترخست کردووە باشە دکتۆر هیچ توێژینەوەیەک شتێک کراوە لەسەر چ تەمەنی هەورامیەکان ئەو زیرێکی کە باسەکرێت هیچ توێژینەوەیەکی زانستی کراوە لەو ڕۆوە نا توێژینەوە نەکراوە یعنی تۆ بڵێ باسی جین و کرۆمۆسۆم وەمان نەکراوێ باز نەکراوە تا ئێستا بەڵام بە ئامار بەڵام بە عام یعنی کابرا مەجبورە بێ بڕوە بیر بکاتەوە مەسەلەن ئەگەر ئەم ئیشەی برەوی نەبوو ئیشەکەی تر بکە ئەوەی نەبوو یعنی مەجبورە دەکات بیرکەیتەوە خۆی زیرەکی بیرکردنەوە زیرەکی دروست دەکات زیرکردنەوەش بیرکردنەوە زیرەکیش بیرکردنەوە زیاتر دەکات لەبەرەوە تۆ مەجبوریەت بەعزە جارێ وات لەیەکە کە یعنی بیر لەوە بکەیتەوە ئیشی تر بکەیت یا طریقەیەکی کە بدۆزیتەوە یا خۆت یعنی تەتەور پێ بکەیت خۆت یعنی باشتر کەیت لە بوارەکەی خۆشتا بێ توانەکانی خۆت بەرز بکەیتەوە ئەمە وات لەیەکە کە زیرەک بی کە دائما بێ وابێت دوای ئەو خواردنی تەندروست کە خواردت يعني وقتی خۆی کە خواردن خەڵک خواردنی خوارد عادەتەن مەسەلەن يعني بە زۆری کوڵاوی تیا نەبوو يعني ئیلا مەسەلەی گۆشت و برنج و ئەمانە کە بۆترێ اینجا ئەبوو بە کوڵاو هینا بەیانیان بەسەر نان و ماس و نان و شیر و نان و کەرە و ئەمانە بوو نیوەڕوان نان و دۆ بوو نان و شووتی بوو نان و تەماتە بوو نان و خەیار بوو ترێ بوو ئەمانە بوو ئێواران شۆربایەک بە هەفتەی یەک دوو جار برنج بوو ئێستا سعات دوو سێ شەو خەڵکەشە بۆ بازار بۆ برنج خواردن دروستە یعنی ئەمانە هەر هەمووی تاسیرەکاتە سەر مێشی ئینسان دوایەوە نظامی ئیشکردن یعنی نظامی ئیشکردن ئێمە خۆمان من بەش بە حاڵی خۆشم یعنی هەتا ئێستاش سعات دەوری دە و یانزە خەوم سعات دەوری پێنج و شەشی بەیانی هەڵەستم لەخەوە تا ئێستاش من وەم یعنی تا ئەمڕۆژ وەم یعنی تا ئێستا ئێمە هەموو لە هەورامان زوو ئەخەوتین زوو هەڵەسێت لەخەوە بۆ ئیشکردن ئەمە نظامەکە یعنی خۆتۆ ئەگەر بێت و حتا کتێبە سەماویەکانی بخوێنیتەوە هەمووی باسی ئەوەکە کە شەو ئەبێ ئیسراحەتکەی بە ڕۆژ ئیشکەی ئێستا خەڵکەکە وای لێ هاتووە بە شەو هەموو خەریکی ئینتەرنێت و ئەم بە زمانەیە و بە ڕۆژ ئەخەوێت تا دوای نیوەڕۆ ئەنی نانی بەیانی سعات شەشی بەیانی بووە بە دوای نیوەڕۆ ئەمە مێشکت دەبەنگەکە یعنی دەمەنگە بی تۆ بتەوە نەتێ نظامی مێشکت کە شتێکی پێوتێ سێرکێدیان ڕێزم کە مەسلەی کۆرتیزۆن و هۆرمۆنات و ئەمانە بە شەو ڕۆژ فەرقی هەیە ئەمە شتێکە تێگەدا لەبەرەوە دایمە کابرا کابینیم یعنی لە ڕێگاکانی هاوینە هەوارەکانە بە تایبەتی ڕۆژانی تر ئەبینی خەڵک دوای نیوەڕوانەچێت بەرەو هاوینە هەوارەکان چۆ شەوەکە ئیشی کردووە ئیشەکە ئینتەرنێتە خۆ پاشکاری نەکردووە و ئیشی ڕۆژی ڕاضەی لەگەڵایە هاتوشوێ لەگەڵایە ژوڵەی لەگەڵایە ئەمانە هەموو بە غێر مباشر تۆ حسابیکەی بە ڕاضە و وەرزش حسابەکرێ تۆ ئەگەر کەڵەکە بەردێ وەکۆ برادرە باسی کرد چاکەیت یا وەکو پاشکاریە بکەیت یا دەروێنە بکەیت یا تەماتە بشنیتەوە یا تەماتە ئاوبەی یا هەر بڕۆی ئاوەکە بێنیت و بیبێتەوە ئاوەکە بدەیت ئەمانە هەمووی هەم ڕاضەیە هەم یعنی هەوا گۆڕکەیەکە هەم جەوگۆڕینیشە ئەو هەوای ناوچەکە کاریگەری هەیە کاریژینگەکانی بەگشتی بەڵێ تا ئێستا هەیەی یعنی بەڵام ئەگەر وەزەوا بڕوە سیارە بەونەوە زۆر بێت یعنی خەڵک نەجوڵێ طبعاً ئەمانە هەمووی تاسیری تێکاتەوە هەمووی تاسیری هەیە من ساڵی هەشتا لە سلێمانی مقیم بووم 1970 هەموو ساڵەکە من یەک کەسم بینیوە کە عملیات کرا بێ بۆ نەخۆشی شێرپەنجەی مەمک من خۆم نەمکردووە یعنی من مقیم بووم لەگەڵ دکتۆر ئەخسایەکانی سلێمانی ئەو زەمانە یەک کەسی شێرپەنجەی مەمکن بینیوە کە مەمکیان بڕیوەتەوە بۆ شێرپەنجە ئێستا ڕۆژە هەیە 12 کەس بەردام ڕوو لە زیاد تۆ لە ساڵی یەکێکە بۆ ڕۆژی 12 ئەمە هەمووی تەسیری خواردن و ئیش نەکردن و گۆڕینی ستایڵی ژیان و نەدانی شیر بە مناڵ و
ئەمانە هەر وەرزش نەکردن و هەموو بەکارهێنانی نەجوڵان و بەکارهێنانی چەوری و بەکارهێنانی جگەرە و نێرگەلە و مەشروباتی کحولی و ئەمانە هەر هەموو گۆڕاوە یانە وەزەکە لەبەر ئەوە خۆی ئەمانە خەڵکی ژەڵێ بۆشی سەرەتان زۆر بووە خۆی بێ بڵێ بۆچی سەرەتان زۆر بووە جوابەکەی لای خۆیەتی ئەو بۆچی ئەوانە ئەخوا لە نان و کەوەر خواردنێکەوە بووە بە برنجی مستەورەت خۆی برنجەکانی خۆمان بێ وەختی خۆی برنجی بازیان بوو دوای ئەوە گەنم گەنمی شارە زور بوو ماستە هەر ماسی بازیان و ماسی ئەم دەور و پشتەی خۆمان بوو میوەی کوردستان بوو سەوزە و ئەمانە هەمووی هی کوردستان بوو هەمووی بەروبوومی خۆمان بوو هیچیشی مەوادێکی کیمیایی وای پێوە نەکرا بوو کە قابلی ئەوە بێ کە زەرەر لە شێبا بەڵام ئێستا تۆ حتا شیری کە هی قوتوەکانی هێنی وازانی شیرەکە یانە سەحەیە بەس ئەو گیایەی مانگاکە خواردوێتی ئەو ئەنتیبایۆتیکەی دراوە بە مانگاکە ئەو هۆرمۆنەی دراوە بە مانگاکە تا شیرەکە زیاترکە گیاکە بۆ ئەوەی مێرووی پێوە نەبێت و ئینتاجی کیاگە و سەوزەیەکە زیاتر بێ بە هەزارەها تەن مەوادی کیمیایی بۆ بەکارێت ئەمانە هەمووی تاسیرە کاتە سەر ئەو شیرەی کە ئینتاجی مانگاکەی و کە ئەکرێتە ناو قوتوەکەەوە یێت بۆ کوردستان ئێمە خۆمان ئەگەر بمانێ ڕێژەی سەرەتان و شێرپەنجە و نەخۆشی درێژخایەکان کەم بکەینەوە ئەبێ ستایڵی ژیانی خۆمان بگۆڕین یەکەم لە قوتوندراوەکان دکتۆر کاریگەری ڕاستە هەمووی کاریگەری خراپی هەیە هەموو هەرچی لە قوتووە بێ خراپە لە بیبسیەوە بیگرە تا سەر ئیتر ئەگاتە سەر هەموو شتەکانی تر تا هەموو خواردنەکە هەمووی خراپە چونکە هەموو پریزێت هەموو مەوادی حافظەیەتی یا مەوادی حافظەش هەر هەمووی خراپە بۆیە ماوەتەوە خواردنەکە دکتۆر بە پێی و ئەزمونە زۆرەی کە بەڕێستان هەتانە هەڵە نەبم لە نەویەکەوە هەتا ئێستا نازم ئێستا شیرە سەرابێ هەموو هەینیەکە گەڕێتەوە بۆ تەوێڵە لەوێ خزمەتەکەی درستە ئێستا شیرە سەرابێ بەردەوامی بەڵێ بەردەوام ماندوو نەبیت یاخوارەش ساق بێ ئەو نەخۆشانی کە لەوێ بەرکەوتنیان هەیە لەگەڵ بەڕێستان لەگەڵ ئەو نەخۆشانی کە لێرە بەرکەوتنت هەیە لەگەڵیانە لە ڕووی گرفتە تەندروستیەکەیانەوە لە ڕووی قورسی گرفتە تەندروستیەکەیانەوە دەکرێت بڵێن هی ئەوان تا ڕادەیەک کەمترە هی ئەوان نەک تا ڕادێ ئەوان یەکەم زۆر کەمترە یعنی تۆ من کە زۆر جار ئەشوم لە مەرکەزە سەحیەکەی تێوەڵە دانیشت بەسا الحەمدولیلا دکتۆرمان هەیە لەوێ دانیشێ من بە زۆری لە باخی خۆم دانیشم کە لە ناو مەرکەز سەحیەکەش دانیشتم زۆربەی ئەوانەی کە هاتن زۆر جار بۆ سەردانی خۆمە هاتن سەلامێکم لێ بکەن بەڵامێتر ئەشیوت زەختێکم بۆ بگرن زۆربەی شتی بەسییتیانە شتی زۆر قورسیان نییە ینی مەسا کابرا احتیمالە خواردنێکی خوارد بێت تۆ دەسکی بێشێ یا وەکو شەو لە باخا سەرمای بوو بێت تۆزی هەڵامەتێکی بەسییتی هەبێت یا کۆکەیەکی هەبێت یا جگەرەی زۆری کێشا بێت و تۆزێ کۆکەی توی بوو بێت و ئەمانە نەخۆشی درێژخانەکان کەمە لە فیشەکەشاتیدا بوو تا ڕادەیە کەمە تا ڕادەیەکەمە لەوانەیە کە لەوێ ئەژین ئەوانەیە کە لەوێ ناژین وەکو ئێرەوان هیچ جیاوازیەکان نییە لایفستایلەکەی کە لایفستایلەکەی ئەوان نەوەکی کەش لایفستایلی ئەو مەجبورە باخێ لەسەر شاخەکە بەیانی بێتە بازار نیوەڕوە هیچ دەبێ بڕواتەوە دکتۆر ڕێگەی سیارۆشتینی ناچارە هەر بێ بە پێ بڕوە هەر پێی تەیەکەوێ بە پێ بڕواتەوە نیوەڕۆ بۆ ئەوێ اینجا لێەوە بڕوە بۆ ناو باخەکەی اینجا لە باخەی دیسان بێتەوە بۆ ناو بازار لە بازار و دیسان بشێتەوە بە ینی ئەمە مەجبوریەتە کابرا ئەبێ ئەو هاتوچۆیە هەر بکات ئەبێ هەر هەبێ اینجا دوای ئەو خۆی لەبەرەوە یەک بازار هەیە ئەم لاولەکە هەمووی ئەبێ بێتەوە بۆ خۆ هەمووشی سیارە بەکار ناهێنێ زۆربەی ئەبێ بە پێ بێت و خۆی تەوێڵە هەرەوە نییە کە خەڵکی ئەوانەی ئەچن بۆ سەیرانکەی بن تۆ لە تێوەڵە شەمەکەی خوار و شەمی زاور و شەمی ئاوێسەر سێ شیری گەورەیە ئەوە هەمووی باخ و باخاتە هی خەڵکە ئەبێ بە پێ بڕوە ئەبێ بە قەراغ جۆگاکانە بڕوە گەشتێران کاتنەوێت تەنها نێو بازارەکە سەیرانگاکە دووسێ مەطعەم و ئەمە بەس تەوێڵە نییە تەوێڵە ئەو باخانەی کە ئەیبینی هەر هەموو باخێکی هی یەکێکە ئەبێ کابرا بە شەو بڕوە ئەو بدێنێت تا بەیانی ئەبێ شەو نەخەوێ هەر ئاوی باخە بدێنێ تۆ ئاوەکە خۆ بە زەوقی خۆی نییە لەوێ هەموو شتێک بە نظام و تۆزیع کراوە ئەبێتە ناچاریە وایە سعات مەسەلەن باخەیە سعات 12 شەو بۆ 6 بەیانی
ئەو ئەبێ بەس 12 بۆ 6 بەیانی ئەوەکە بەکاربێنێ بۆینێ وەختێکی ڕۆژی شەمە مەسەرەن 12 شەو تا 6 بەیانی ئەو هەموو شەمەیەک 12 شەو تا 6 بەیانی هەیە ڕۆژەکانیکە بووینی ئەوەکە بەکاربێنێ سیستەمێکی جوانە ئەم سیستەمە لە کۆنەوە دانراوە لە زەمانی قاربە کە حکومڕانی هەورامان بوو و هەتا ئێستاش پێوی پابندن هەتا ئێستا نظامێکە تەواو بێ لەسەرەوە بڕوات دکتۆر پەیوەندی کۆمەڵایەتیەکان زۆر جار باسەوە دەکرێت کە ئاڵەن هەورامەکان پەیوەندی کۆمەڵایەتەکانیان زۆر بەهێزە سەردانکردنی یەکتر و لە چالاکیەکانە بەشداریان هەیە پەیوەندی کۆمەڵایەتەکان هیچ کاریگەری هەیە لەسەر تەمەندرێژی خۆی دائما ئەگەر مەشاکلێک کەمتر بێ خەفەتێک کەمترە تۆی خەفەت یەکێکە لەوانەیە کە کوشندەترین سەبەبی یعنی ئینسان خەفەتە جەڵتەی دڵەوە بگرە تاوەکو جەڵتەی مێشک و تا بە فشاری خوێن وەمانە تۆ کە پەیوەندی کۆمەڵایەتیت هەبوو هیچ نەبێ ئەگەر خەفەتیش دەبێت تا ڕادەیە کەمیەکاتەوە بەڵێ تەسیری هەیە هەر لەبەر ئەمەیە زۆر جار کە دوێنێ بابەتێکم بەرچاوکڵێ گریانی مرۆڤەکان کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەگەڵ تەمەندرێژیە بۆ مانایی دەتوانین بڵین کە کەمبوونیان کاریگەری کەمبوونەوەی فشارە دەرونیەکان دەبێتە هۆکارێ بۆی کە کەسەکە بگری و تەمەنی درێژ بێ درستە؟ بەڵێ تەواو وایە خۆی تاوەکو خەفەتێک کەمتر بێ تووشی نەخۆشی فشاری خوێن ئەمانە کەمترە بیت فشاری خوێنش خۆ هەموو جارێکە تووشیەبی شەرنێ ئیلا بیلا و دەقەیە کوشن دەبێ بەڵام کە تووشی سترەسێک بووی مەسەلەن تۆ تووشی نەخۆشێک تووشی فشاری خوێنە بێت 180 بە 110 هێشتا هەر کێشە نییە بەڵام تووشی فشارێک بوو فشاری خوێنەکەی 180 بێ بە 240 لەسەر 140 ئەبێ بە 240 لەسەر 150 ئەمە ئەبێ بەهۆی ئەوەی کە یەکێ لە دەمارەکانی دڵی یا دڵی نەتوانێت خوێنەکە پاڵ پێوەنێ یا دەمارێکی مێشکی بتەقێ و ببێ بەهۆی کێشە بووی یعنی فشاری خوێنەکە بەوە زەرەکە کە ئەو دقەی یەکسەر لە چەند سانیەیەکە بەرزە بێتەوە ئەوە نییە یعنی بڵێ خۆ بە بەردەوامی بەرزە و اینجا ڕۆژوارە بەس تۆ بێ بە بەردەوامی ستاندەر بێ بۆەوەی کە تۆزێ تووشی سترێس بووی بەرز بووەوە دوایی چاک بێتەوە کە باس لە گریانە کرێک سەر ڕاستەخۆ بیر لە خانمان دەکرێتەوەڵە خانمان زیاتر دەگرین دەکرێت ئەمە هۆکار بێ لە بەری کاڵێن خانمان زیاتر تەمەندرێژترن وەک لە پیاوان ئەوە احتیمالە هۆکارێک بێ هۆکاری دوم دایمە خۆی پیا و تاوانبارترە بۆچی دکتۆر خۆی ئێتر هەموو تاوانیاخرێتە بە تایبەتی کۆمەلگای کوردەواری ئەگەر خێزانێک کێشەی هەبێ ئەڵێن خەتای پیاوەکەی یعنی ئێتر مادی بێ معنەوی بێ مەشاکل دروستکە بۆ مانای زیاتر خەفەت هەڵەگرێت ئەو زیاتر خەفەتی بۆ دروست دەبێت یعنی پیاوەکە تاوەکو لەوانەیە خانمەکەی باشە دکتۆر باسمان لە خۆراک کرد یان خواردنەکان کە کاریگەری هەیە لەسەر تەمەنی مرۆڤ جا ئێستا تاوکەرە خۆراکیەکانیش هەیە ئەم تاوکەرە خۆراکیانە بە کەپسول یاخود بە قوتووەکان کە بەکارەهێنرێ ئەمە دەکرێت بڵێ جێگرەوەی ئەم خۆراکانە بێ کە مرۆڤی خوارد یاخود بە پێچەوانەوە کاریگەری خراپی هەیە وەڵای خۆی ناکرێت لەبەرەوەی خۆی تۆ کە تاوکەرە خۆراکیەکان کە تۆ بتوانی بخواردن بخۆی خواردن مواسەفاتی هەیە کە تۆ بخۆی تۆ بێ لە 35 تقریبا پرۆتین بێ لە 35 کاربۆهایدرێت بێ لە 35 لە 20 شتێکی لەو بابەتە شەوری ئەمانە بێت ئەمە یەکەم دوای ئەو خواردنەکە بێ فایبەری تیا بێ مەسەلەکە ئەو نیە تۆ باز ڤیتامینات خۆیت و تەواو ئەی ڕێخۆڵەت چۆنیشکە ئەی چۆن بڕۆیتە سەراو ئەمانە هەمووی فاکتەرن بۆ ئەوی مەسەلەن یەکێ تووشی شێرپەنجەی قۆڵۆن نەبێ ئەبێ سەوزە زۆر بخوا سەوزە ئەمانەی تایە کە تۆ باسێکی هەموو ڤیتامینەتەکانی تایە بەس تۆ ئەگەر بێتی لە باتی ئەوەی سەوزە بخۆی بڕۆی 2 کەپسول بخۆی بەڵێ فاکتەرێکە بۆ ئەوەی تووشی نەخۆشیت کە نەک بتپارێزێ لە نەخۆشی ئەوە نابێ بە جێگرەوەی خواردنێکی ڕێکوپێک کە بیخۆی ئەن خۆ خواردنی ڕێکوپێک شەر نییە ئیلا تۆ گۆشتی برژاو بێت و کەباب بێت و سەر و پێ بێت و ئەمانە خواردنی ڕێکوپەیەک بەیانیان نانوشایەکی بەسیط خۆی بەڵێ کاڵێ خواردنی خۆش نا خواردنی تەندروست خواردنی تەندروست یعنی خۆ وەختی خۆی
هەمووی کە بە خەڵکی سلێمانیشەوە و هەموو کوردیشەوە کە تەمەنی درێژ بوو بەیانی نان و شایە خوارد هەر نیوەڕۆژ نان و دۆ نان و شووتی ئەمانەیە خوارد نان و کاڵک ئێوارە شۆربایەکی خوارد هەفتەی جارێ ئەگەر خەڵکی بۆ برنجی لێنە ئەمە لە هەموو کوردستانەوە باش دکتۆر پێتان وایە هۆشیاری تەندروستی کۆمەلگای کوردی بەو ڕادێن یعنی خۆشمان ئەو شتە ئەزانین دکتۆر کە لە ڕابردووە خەڵکانی زوو هەم تەمەند درێژتر بوون هەم تەندروست بوون ڕەنگە هەمووشمان هۆکارەکەی بزانین کە بەشێک لە هۆکارەکانی کە بەڕێستان ئاماژەتان پێدا لە خواردن لە جوڵەوە بەڵام جێبەجێ ناکەین ئەگەڕێتە بۆی کە هۆشیاری تەندروستیمان باش نیە و لاوازە وەڵای نا خۆی تەبیعەتی ئینسان لەو تەبیعەتەیە کە دایما ضدی ئەو یان فێری ئەو تەماڵیە بووین دکتۆر فێری تەمەڵی بووین تەبیعەتی ئینسانیش وایە خۆی ئێمە ناقابلە بڵێن ئێمە هوشیاری تەندروستیمان خراپە وڵاتانی تر ئەوانەی هەمووی فاست فود ئەخۆن و ئەمانە ئێخۆ هەمویان وەکو ئێمە وشاری تەندروستیان لە ئێمە باشترە بەڵام حەلەی خۆن دەکرێت بە جۆرێکی تر حەقی بۆ بکاتەوە نا ئینسان خۆی دایمە بەعدە جارێک یعنی ملزەم نابێ بەوەی خواردنەکەی تۆزێک ناوخۆش بێت بۆ ئەوی تەندروست بێت یعنی حەزەکە بەعدە جار دەڵێ بابە ژیان چییە من ئەی خۆڕقیویسیا ئەمرم با بمرم ئەڵێ هەرچی خوانێکە نابێ طبعا ئەوە یا ئەڵێ هەرچی خوانێکە نابێ یا ئەڵێ خوا لە شارەی نووسیوم ئیتر خۆی کێشەکان لەمانەوە دەست پێەکە ئەگی ناتۆ مەسەلەکە بەس پەیوەندی بە هوشیاری تەندروستیەوە بێن نا بەڵام ئەگەر کوالیتی و کۆنتڕۆڵێکی زۆر باش تەئسیر بکاتە سەر ئەو خواردنانێکی ئێمە هێنین لەوانەیە تەئسیر بکاتە سەر ئەو خەڵکەی کە خوا یا ئەوانەی ئەو خۆمان کە ئینتاژیەکەین خۆی کتێبەکەی پێوتێ لیگەڵ بەدلیثەڵ ئەمە کتێبێکی طبیەکە دانراوە خۆی ئەسەر مەجموعەیەک پرۆفیسۆری عالەمی دایانناوە لە گروپی ئەمەزۆنیش هەیە یەکێ لەو خواردنانێک شتانێکە باسیەکە کە کوشندەیە بۆ ئینسان تۆ دوێری بۆ مەڕۆ ئەو 4-5 سالی هێناوەتەوە یەکێکیان بیپسیە ئەو بیپسی و کۆلا و ئەمانە ئەمە قانونیە بەڵام کوشندەیە بە یاسا بۆت هەیە بیفرۆشی لە بازارە بەڵام خەڵک کە خواتەوە بەڵام ئیتر ئەو یەکێکە لە کوشندەکان جگەرەکەش بە هەمان شێوەیە دوایەوە خواردنی فاسفود خواردنی فاسفود یعنی حتا بەعزێ مەطاعیمی بەعزە شتێک هەیە کە مواسفاتی تیا فاسفود چەورە خواردن بۆی بەلەزت بێ شەور بێ تێرخوێیە تۆزە شەکریشی تێیەکەن تۆ ێسا ئەو پیتزا خۆشادێککە هەیە شەکری تێەکەن بتێوە نەتێ پیزا بۆی خۆش بێ لێرە نەبابە لە ئەوروپا شتێکە لە هەموو عالەمەتە لە هەویرەکەیکرێت ئەبێت تایە بێ شەکرەکە ئەبێت شەوریەکەی تیا بێ ئەبێت تێرخوێش بێ ئەمانە بەلەزەتن جا باشە دکتۆر باسی لە وڵاتانی دەرەوە کە بۆ پێیکە بەڕێسان سەردانی وڵاتانی دەرەوەتان کردووە سیستمی تەندروستی کاریگەری هەیە لەسەر تەمەندرێژی زۆر جار باسەوە دەکرێت کاڵێن وڵاتانی دەرەوە هەمووی پزیشکی خێزانی هەیە یاخود ئەوە تا سیستمێکی تەندروستیان هەیە خۆیان پەیوەندی بە هاوڵاتیانەوە دەکەن کاتێکە کاتی بڵێ وادی پشکنینیان هەبێ پەیوەندیان پێواکرێ بۆی بێ و ئەگەر نەخۆشییان هەبێ نەخۆشیەکان دەرکەوێت لە پشکنینەکە و زووتر چارەسەگرێ ئەم سیستمی تەندروستی کاریگەری هەیە لەسەرەوەی کە کاریگەری هەیە بۆ کەمکردنەوەی نەخۆشکەوتنی خەڵکی تەمەندرێژیشی هەردووکی کاریگەری هەیە بەڵام خۆی تۆ ئێمە یەکێک هەیە کە باسی دەرەوەکەین باسی ناکەین بەس بیر بکەنەوە خەڵکی دەرەوە چۆنەژین من باسی یەکێک ناکەم بە سۆشیال بژی یەکێک خەڵکی وڵاتەکە بێ بەبێ سۆشیال ئەبێ چۆن بژی ئەبێ شەشی بەیانی هەڵسێ لە خەو حەج لەسەر ئیشەکەی بێ بەبێ وەستان بەبێ سەلامکردن بەبێ مۆبایل بەکارهێنان بەبێ شاخواردنەوە بەبێ ئاوخواردنەوە هەتا سەعات 12 بە بەردەوامی ئیشکە 12 بۆ یەک وەختەکە بەژەکرێ ئەچن بۆ نانخواردن نانخواردنەکەش بە پارەیە و ئەو سەعاتەش بەبێ پارەیە ئەو سەعاتی 12 بۆ یەکە پارەیان نییە یەک بۆ پێنجیش ئیژەکە لە پێنجەوە تۆ بۆ شەش اینجا ڕاتە ماڵەوە یعنی بەیانی کابرا لە ماڵەوە ئەگەر فریا کەوت بێ لە فەیەکی خوارد بێ یەک کوب قاوەی خوارد بێ مەجای نەبووە هیچ شتێ بخوا تا سەعات 12 نیوەڕۆ 12 یا سێ یا پردەخواڵە یا شتێکی لەو بابەتەی بەسی دەخوا ئێوارە کە ئەڕواتەوە خواخوایەتی کەس سەلامی لێ نەکە
ئەگەر لە فەیەکی کەی هەبوو بیخوا ئەمە هەفتەی 5 ڕۆژی وایە بەو شێوەیە معنای وایە خۆی ئەمە کابرا هەر بێتەوە سەر ستایڵەکە ئەگا ئەکاتەوە سەر ستایڵی هەورامیەکان تۆ بە بەردەوامی ئیژەکەی مەجال نییە خواردن خۆی بە بەردەوامی ئیژەکەی ئەو خواردنشکەی خۆی ئەبێ بەسیط بێ و خۆ تۆ ناکرێ دانیشی مەسەلەن یەک دنیا خواردن خۆی و هەستی تۆ بڕۆی پاشکاری بکەی پێت ناکرێ کە خوانی زۆر خوارد خەوەیەت تۆ پێت ناکرێ ینی بتوانێ ئەو ئیشە بکەی ئەمە هەفتەی 5 ڕۆژی وایە هەفتەی 2 ڕۆژی ئەمێنێتەوە ڕۆژێکی ئیشی ماڵەکە با بەڕێگا و ڕۆژێک خواردن لەوانەیە بە زەوقی خۆی بخۆتەوە ئەمە هۆکاری سەبەبی تەمەندرێژی ئەوانیش ئەم ئیشکردنەوە لەگەڵ ستایڵی خواردنەکەیان ئێمە ستایڵی خواردنەکەمان بەنەوعی تێکشووە خۆشمان نازانین کەی نانەخۆین خۆشمان نازانین کە یەخەین خۆشمان نازانین ئەبێت چی بخۆین و چی نەخۆین دکتۆر بەکارهێنان و وەرگرتنی ڤاکسینەکان هیچ کاریگەریەکی هەیە لەسەر بڵێ زیادکردنی تەمەندرێژیان بە مانایەکی تر بۆ کەمتر توشبوون بە نەخۆشیەکان کۆمەلگای کوردی کەمتر باوەڕی بە ڤاکسینەکان هەیە یان ئەوە تا ببێتە ئیجباری یان ئەوە تا نایکات تەنانەت لە کاتی ڤایرۆسی کۆرۆنا کە ڤاکسینەکە هات بەشێکی زۆری خەڵک هەر نەیکرد من ئێمە کە لە تێوەڵە بووین وەختی خۆی من مناڵ بووم بەفرەباری سوورێژە بڵاو بووبەوە من خۆم بیرم یە ڕۆژی 12 بۆ 18 مناڵ ئەمردن بە سوورێژە خۆ کاکەگەن ڤاکسینیش خراپی هەیە بەڵام تۆ حیسابی کە ئەگەر ڕۆژی 13 مناڵ بە سوورێژە بمرێ یا 15 بمرێ لە شارۆچکەیەکی وەکو تێوەڵا ئەو مردنە نەمێنێ بەڵام یەک دوانێکیان تووشی بەعزە مزعفاتی ڤاکسین ببن ئەمە بەراورد نییە یعنی قابلی بەراورد نییە لەبەر ئەوە خۆ ڤاکسینی کۆرۆناش کە خەڵک باسی کرد واکات و واکە ئەگەر 700 کەس ڤاکسین کرابێ ئەمە بەداتا هەیە ڤاکسینی کۆرۆنای بۆ کرابێ تووشی کۆرۆنا ببن لەم 700 کەسە تەنها 1 بۆ 7 کەسیان احتیمالە بمرن 7 کەسیان داخلی خەسخانە بێ بەڵام ئەگەر ئەو 700 کەسە ڤاکسینیان بۆ نەکرابێت تووشی کۆرۆنا بن 7یان ئەمرن لە 700کەش زۆربەیان ئەبێ داخل بن لە خەسخانە یعنی خۆی یعنی ڤاکسین تاسیرێکی زۆر باشی هەیە بۆ کەمکردنەوەی نەخۆشی و ئەوەش سەبەبێکە کە نفوسی خەڵک زیای کردووە خۆ ساڵی 1950 شتێکی لە بابەتە کابرای گاتووە کابرایەکی فیشەری ناوە کاک دکتۆر نەوزاد ساڵح مزەکراتەکەی کردووە بە کوردی وابزانم لە بازاری شا هەیە لە کەناریەوە تا سلێمانی تاعون بڵاو بووەتەوە پێشەوەی ئەو بێت یەک زەلام نەماوە لە یەک لادێدا یەک کەس نەماوە هەمووی مردووە بە تاعون ئاوڵە کە بڵاو بووەتەوە وەختی خۆی لە هەموو عالەمە کاوڵە بڵاو بووەتەوە ئاوڵە لە ساچلی کوشتووە باشە لە سا 35 شلە کوێر کردووە لە سا 5 سەقەت کردووە لە سا 5 خەڵک بەسەقی پێچەوانەی ڤاکسینەکە ئێمە تاکی کۆمەلگای کوردی زۆر حەزی لە بەکارهێنانی دارو دەرمان و ئەنتیبایۆتیکەکانە ئەمە ئەکرێت پێچەوانەکەی بێ کە کاریگەری خراپی هەبێ لەسەر تەندروستیمان نەکەوی کە کاریگەری باشێ بێ ئازارشکێنەکان ئەنتیبایۆتیک حتاوڵێ خراپە بەکاری بێنی بەبێ دکتۆر ئەبێت دکتۆرەکەش خۆی زۆر جار باسی ئەنتیبایۆتیک هەیە بێ بە یاری زەرعی بەکتریاکە بکەی بزانی کام ئەنتیبایۆتیک بەکارێت و دلیل بۆ ئەمەش لە هیچ وڵاتێکی عالەمە جگە لە وڵاتی دواکەوتووە ئەنتیبایۆتیک زۆر لە ئەنتیبایۆتیکات دکتۆریش بۆی نێبینووسێ ئەبێ کەڵچەر و سێنسەتیڤیتی بۆ بکرێ کە یعنی بیڕوێنی بزانی کام ئەنتیبایۆتیکە ئینجا بیێ بە نەخۆشەکە ئەمە بەکتریای مقاوم دروزەکە وەکو ئەو حاڵەتی ئێستا لە کوردستانە تقریبەن هەیە هەر کوردستان نییە لە هەموو عێراقا هەیە لە بەعزێ وڵاتی ترا هەیە بەڵام ئەمە هەتا ئەنتیبایۆتیک کەمتر بەکاربێنی کەمتر احتیمالی توشبوونی بەکتریایی مقاوم هەیە ئەو بەکتریایی بەرگری لە هیچ نە مەسەلەکە بەرگری نییە بەکتریاکە هیچ دەرمانی شارەسەری ناکە هیچ دەرمانی ئازارشکێنەکانیش بە هەمان شێوە ئازارشکێنەکان تووشی بازێکیان هەیە تووشی فێربوونەبی ئیدمان
بەڵام بازێکی شانەیە تاسیرەکاتە سەر گوشیلە و بەرزکردنەوەی فشاری خوێنەوەمانە. دەستەکانە خۆش بێ دکتۆرگیان زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ تەواوی ئەم ڕێنمایەکانت هەم زانیاریەکانت هەر بمێنی بۆ کوردستان بۆ خزمەتکردنی زیاتر لە بواری تەندروستی خزمەتێکی زۆر بە نەخۆشەکان و بە خەڵکی کوردستان. سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر تایر هەورامی کە بەڕێزی ئەمسپۆڕی نەشتەرگەری گەشتی. سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵێمەدا ئامادە بووین. بەڵێ خۆشەویستان دەچینە لایەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان بڕگەی وەرزشە. بڕگەی وەرزشی ئەم جارمان باز لە جیاوازی شەفتەکان دەکات لە وەرزشکردندا.